یەکێتی و پارتی لە دوای واژۆکردنی ڕێککەوتنیان لەسەر پێکێنانی کابینێ نوێیەم جارێکی دیکە کۆبوونەوە، بەڵام هێشتا لە یەکتێ نەگەشتون و پێویستیان بە کۆبوونەوەی زیاتر هەیە بۆ ئەوەی ڕێککەوتنەکەیان هەنگاوێک ببەنە پێشەوە. کۆبوونەوەکان بۆ لە یەکتێگەشتن لە کاتێکدایە یەکێتی بەڕوونیەوەی بۆ پارتی و میدیاکان بەگشتیشی کردووەتەوە. پۆستی پارێزگاری کەرکووک و وەزیری دادی عراق یەکسانە بە بەشداریکردنی لە کابینێ نوێیەم بە پێی ئێستحقاقی خۆی، کەچی کۆبوونەوەی ئەو دوولایەنە لە دوای ڕێککەوتنە واژۆکراوەکەش هەر باسی تێگەشتنی زیاترە بێەوەی هیچ ئەنجامێک ئاشکرا بکرێت. چاوەڕێیەکان باسی لاگونتانەکەی ئێمە کۆبوونیشی زۆر باش و لێکتێگەیشتنیشی زۆر باشمان هەبووە و ئێستا بەرچاومان زۆر ڕوونە بەرامبەر ئەو ئاڕاستی و خەریکی تەریقی لەبەردەممانایە و کۆبوونەوەکانیشمان بەردەوام بێ و شەڵاگەین ئامانجیش سوپاسدان. کۆبوونەوە لەسەر کۆبوونەوە بۆ تێگەشتن لە یەکتر، بەڵام لە دوای 28 ساڵ پێکەوەیی حکومڕانیان لە باشووری کوردستان لە شەڕی ناوخۆوە بگرە تا ڕێککەوتنی استراتیژی 50-50یان، کەچی هێشتا لە یەکتێ نەگەشتون و داواش دەکەن لە ئەنجامی کۆبوونەوە و دابەشکاری پۆستەکان مەپرسن بۆ ئەوەی بە ئەنجامی باشتر بگەن پێویستیان بە کۆبوونەوە و تێگەشتنی زیاتر هەیە کە ئەو جۆرە لێدوان و دەسیکردنەی ئەو دوولایەنەش تەنانەت لای خۆشیان جێگەی پێکەنین و زەردەخەنەی تەنزامێزە. ئەتوانم بڵێم کە ئەم کوبوونەوەیەکێک بوو لە کوبوونەوە هەرە سەرکەوتووەکان، چونکە زۆر بە ڕۆژکەوی لەسەر تەرجەمەکردنی یاخود شێوازی پیادەکردنی ئەو ڕێککەوتنە سیاسیە و ڕنگدانەوەی لە بەشداریکردنێکی کارای بە یەکەوە کارکردن لە کابینەی ئایندەی حکوومەتی هەرێمی کوردستان و لە پرسەکانی تری کە هاوبەشن لە نێوان هەردوو لاماندا، بۆیە ئەتوانم بڵێم کە کوبوونەوەی ئێمە منیشتایی دەگەم کە کوبوونەوەیەکی سەرکەوتوو بوو و هەنگاوی باشیشمان بڕین. ممکنە ئێوە ئینتزاری دەرەنجامی وا بکەن و یاخود بڵێن ئەعلانی شتان بوو بکەینیان لەسەر پۆست قسە بکەین، بەڵام چونکە ئەم پرۆسەیە بەردەوامی هەیە بۆیە دەوای لێبوردن دەگەینکەوە ئەوەندە بەرچاوڕوونیە بە کیفایەت دەزانین و لە ئایندەیەکی نزیکدا دوای جەژنی نەورۆز بەردەوامی بە کوبوونەوەکانمان دەین. و بە بڕوای چاودێرانی سیاسی یەکێتی و پارتی گەرچی ڕێککەوتنیان بۆ پێکێنانی کابینێ نوێیەم و دابەشکاری پۆستەکان واژۆ کردووە، بەڵام هەردوو دەیانەوێت بە یاریەکی زیرەکانە هەنگاوی یەکەم بە بەرامبەرەکەیان بنێن، چونکە هەردوو لە متمانەیان بە یەکدی نەماوە و هەنگاوی یەکەمی هەر لایەکیشان بە پێچەوانەی ڕێککەوتنەکەیان دۆخی سیاسی هەرێم ئاڵۆستر و پێکێنانی کابینێ نوێیەم دوورتر دەخاتەوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.